بۆیە بەداخەوە ئەو قسەیەکەم عیبەیەکی گەورەیە بۆ هەموو حیزبە سیاسیەکان، بۆ هەموو فراکسیۆنەکان، بۆ هەموو خەڵکی کوردستان بەوەی کە نەتوانین هەڵبژاردن لە کاتی خۆیان بکەین. بەڵام لەگەڵ ئەمەشا نابێت ئێمە بێئومێد بینەوە، ئەبێ هەوڵەکانمان بەردەوام بێ. لێک نزیک بوونەوەیەکەیە لەسەرەوەی بۆ نمونە ئەم هەڵبژاردنە هەتا بتوانین هەڵبژاردنێکی شەفاف بێ. ئەوەش بەوە ئەکرێت کە تۆماری دەنگدەران تۆمارێک بەکاربهێنرێت کە لانی کەم زۆربەی هەر زۆری بەشداربوانی سیاسی لە کوردستان متمانەی پێ بکەن. ئەویش تۆماری بایۆمەتری دەنگدەرانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق کە لە مانگی دەی 2021 کراوە. بۆ ئەمەش بەڕێزان، بۆ ئێمە گرنگە ئێستا شان بەشانی ئەم لێک نزیک بوونەوە سیاسیانە بابەتی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان وەکۆی کە لە دوایین کۆبوونەوە هەوڵ درراوە کۆمیسیۆن کارا بکرێتەوە، کۆمیسیۆن ئامادەکاری بکات بۆ ئەوەی هەم بتوانین یۆنامی پشتیوانی لێ بکات و هەم بتوانین ئامادەکاریەکان بکەن کەی لێک نزیک بوونەوە سیاسیەکانی لایەنەکان لەسەر وادەی نوێ هەڵبژاردن هەبوو کۆمیسیۆن ئەو کاتە توانی بێتی ئامادەکاریەکان بکات. بۆیە تا ئەم دەقەی من قسەتان بۆ ئەەکەم ڕاستە کۆبوونەوەی زۆر باش کراوە، بەڵام پێشکەوتنێکی وەها بەدی نەهاتووە تا من ئێستا پێتان بڵێن بەڵێ هەڵبژاردنەکان لە یەکیدا ئەکرێ. بەڵام ئەم بابەتە ئەبێت ئێمە گفتوگۆ لەسەرەوەکەین کە کۆمیسیۆن کاراکەینەوە، کۆمیسیۆن پێمان بڵێت چەندێک وادەی تری پێویستە بۆی بتوانێت و کاتە لەگەڵ سەرۆکایەتیەکانی بڵین. ئەبێت بە هەموو لایەکمان لەسەرەوە کۆبین کە پێکاتەکان خۆیان بڕیار بن نوێنەرایەتیان چۆن ئەوێت، ئایا ئەیانەوێت نوێنەرایەتیەکانیان کەم بکرێتەوە، ئایا ئەیانەوێت کوردستان یەک باز نەبێ بۆ نوێنەرایەتیەکان، یان ئەیانەوێت نوێن پێکاتەکانیش بە هەمان شێوەی بە شێوازێکی تر دابش بگرێت سەر پارێزگان. تا ئێستان لە بابەتی پێکاتەکان لە بابەتی بازنەکان ئەم بابەتە یەکلایی نەکراوەتەوە، بیرروبۆچوونی جیاوازێت.